باوانەکەی بابم بینایی چاوم باوانەکەی بابی من بینایی چاوم لە دووری باڵات وەڵا ڕەج بوو هەناوم وەڵا بۆ تۆ نەماوم جانا بۆ تۆ نەماوم ئەیوەی سەرتای بە پای زێڕ بێ پڕدەشتی باژێڕ بێ هەمووی چاو بجێڕ بێ هەر تۆم دەوێت تۆ ئەیوەی سەرتای بە پای زێو بێ پڕدەشت و پڕچێو بێ هەمووی خەندە لێو بێ من هەر تۆم دەوێت تۆ. من پێشەکی لە ساڵی 92 لە بەغا دەسم بە چاچێتی کردووە لە شارێعێک لە شارعەکانی بەغداد لەوێ ئیشم کردووە بۆ ماوەیەک دوای هەتاکو 2000 لە 2000 دەستم بە چاچێتی کردووە نزیکەی ئەمە 23 ساڵە لەم چایخانە دەست بەکار ئیتر ئەمە ژیانە ژیان کە هەر شتێک هاتە بەرپێشت ژیانت لەسەری ڕۆیشت ئێترە بێ بیکەیتە خولای ئەو بۆ خۆت بۆ ئیشەکە ئەمیشە زۆر زەحمەتە ئەمیشە حتا ئیستا من نازانم خەوی سەعاتی 7 و 6 بەیانی چەنە لەگەڵ مەلا من هەڵەسم یەم بۆ بازار ئەچم نیۆژەکەم و یەم دوکانەکەم و هەتاک و 7 ئێوارە ئینسان خۆی ناتوانێت خۆی ناوبانگ بۆ خۆی پیا بکات ئەبێ مشتریەکان و ئەو کەسانەی کە ڕۆژانە یەنە ناو دوکانەکەمان ئەوان ناتوان ناوبانگەکە پیاکرد اینجاکە بەڵێ خۆش و دەوریت هەیە بۆ جوانی و پاک و خاوێنی و ئیشەکەت و لێنانی چایەکە و بزانی چۆن ئیشەکەیت. چایخانە حتا بتوانی هەوڵ بدەی ڕەزیلی نەکەی بڵێ وەڵا ئەم چایە بێنم هە لەبەرەوە ڕۆژانەکەم بڕە ئەبێ ئەو چایە بە دڵی مشتری بێری مشتری پێ ڕاکێشی مشتریەکان لێ ڕازی بن ئەگەر لێ ڕازی نەبن تۆش کەس نابۆلات ئێمە حتا ئێستا الحەمدوللا هیچ کە ناڕازی نەبووە لێمە ڕۆژ بۆ ڕۆژی خەڵک زیاتر ڕۆمانتیەکە تقریبا ئەزمموی خۆم هەیە لە چایە من ئیتر ئەگەڕاوم هەتاک و دۆزیونمەتەوە ئەو نەوع چایانەکە خۆم دروستیانەکەم لە تقریبا 8 نەوع 9 نەوع 10 نەوع جاری وا تێکەڵاوەکەم جاری وا بۆ 3 نەوعیشم تێکەڵ کردووە بەس کە ئەوەیم کە دۆزیوەتەوە کە چاکە ئەوەیە کە خۆم لەسەری ئەژیم و ئیشی دەست لەسەرەکەم چای لێنان بهێنەیە ئەوە نیە هەرێکی بڕات و لەسەر خۆی بڵێ وەڵام من چای لێ منیش لە کاتی خۆی شاگرد هەر هیچ کەسێک لە پڕە نابێ بە کوڕێک من لەوە پێش شاگردی خەڵک بووم من لە 2000 خۆم خاوەنیم دوکانە اینجا من چەندینیش لەم دوکانە فێری وەسایم کردو ئێستا هەر لەم شارایە لەم خەزای شارە زورایە لە بەرامبەری خۆمان لەم لە دوکانەدانەوە چوو پیرۆزباییشم دەکردون و دەستخۆشیشم دەکردم هاوکاریشان دەکردم چیشتان پێویستە لە خزمەتان چه خدا برداره ناز در غرقم کیلاغم چه خدا برداره جوان غرقم کیلاغم میلم بده یان داده یان زور و یان کم ببرم یان زور و یان کم امان یان زور و یان کم ای وای سرتای به پای زیر بی پرداشت بازیر بی هموی چاو بجیر بی هر توم دوید تو ای وای سرتای به پای زیر بی پرداشت و پرچه بی هموی زرد لیو بی من هر توم دوید مشتریەکەمان هەرێکێ بە نەوێکە مشتری مانەیە ئەڵێ با هەر وەحاڵ چای دیار بێ ئەوەی ئەی ناسی خۆمان تەبعان ڕۆژانەیە بۆ لامانی ئیتر کە هاتە ژوور و هاتە ناو دوکانەکە ئەزان چای شێخوا ئیتر نەوەڵا بێزار نابین خۆمان کە مشتریەکان ناسی مەگەر یەکێکیش کە نەیناسین و بێتە ناو دوکانەکە خۆی پێمان هەڵە چایکی چۆن نەخۆم ئێمە هیچ کێشەمان بۆ دروست نایە و جا مشتریەکانیش بەخواکو وەکو ماڵی خۆیان لێ هاتووە گشت جاری وایە ئێمە خۆمان لێرەیش نەبیت یەن چای پێڵامان بۆ هەر پیشەیەک و گرد بەدەستەوە ئەبێ یەکەم خۆشەویستی و هەبێ بۆ ئەو کەسانەی کە لە دەورتان ئینجا بۆ پیشەکەت اینجا بێ ڕوت خۆش بێ من ئیسا مشتری مەیە لە وەڵای کاگاری من بۆ ئەوە نایان بۆ لای تۆ چای بخۆم هەر زۆربەی لە خۆشی خۆتەیە لە خۆشی ڕوو تەبیعەت و ئەخلاق و ئەدەبتانە ڕێزی خەڵکە گرم
حرمەتی خەڵکەگرن پاک و خەیانین ئیتر ئێمە سپاسی خەڵکەکەیەکەین ئێمە حتا تەحمل بکەین لەگەڵ مشتریە بۆ خۆت باشە ئەگە تەحملیش نەکەی خەڵک لێت دوو نەکە بێت من دوکان پاک و خەیان نەبێت ئەو چاییە کە تێی بکەم خۆم تەبیعەتم نەیبا نایدەم بە مشتری ئەبێ ئەو چاییە وەکو چۆن ئەوەتر لەوە پاکترێ نییە لە ئاو پاک بەس شتێک پاک نەبێت حەزم لێ نییە ئێستا ئەمە ئێستا سێدانە ئەم سیانە داوای سێ چایەک مەسەڵەن جارێکیان یەکیان با لە شەکری کەم بێ یەکیان با کەم ڕەنگ بێ یەکیان بێ با خەس بێ ئێستا بێ هەرسێکیان بەدڵی ئەوا تێکرد ئەمە کەم شەکر ئەمە شەکری زیاو ئەوەت ئەمە چایەکانمان ئەمە کەم ڕەنگ ئەمە خەس ئەمە وەسەت ئەوە زەرد ئیدرەبێ ئێمە ئاوە تەحمولەکەین ڕۆژانە لەگەڵ مشتریەکانە بە دڵی ئەوان ئەمە ئیشەکەین چەکی چایەکی ئەمەیە ئیسان بۆ نمونە ئەمەیتیانە عادی فەرموویسم بەچی شەکردێکم ئەمە چەکەکەمان ئەمەمان لێ بچێن ئێمەتە تەواو دەسە پاژێ بی دەستمان تەواو ئەمە چەکی چایچیە چای لێنان ئەبێ لە پێشۆ چایەکە بە پێش ئەوە ئاو بکەیتە ناو چایەکە بکەیتە ناو ئەم قۆریە اینجا ئاوی کۆڵاوکوڵ بکەی بەسەریا دوای ئەیکەیتە سەر ئاگرێکی لەسەر خۆ دوای کە کیسی کرد ئاوەکو ئەم چایە ئەبێ بیخەیتە لا ئەوەی ئەو چایەکی تەواو و چاکە کە ئاوە هەڵگەڕاوی بڕژێنی ئەو چیا بڕژێنی لەبەرەوەی ئەو چیا سوتاوە کە بێ کیس بکە ئەو چایە وەکو سەموو چۆن ئاوسێ کیسەکە ئەبێ کە کیسی گەربی خەیتە شوێنێکی کە ئاگرەکەی کز بێت چای لێنان ئەبێ بەو شێوە لێ بنێت کە منەیەڵێم ئاوەکەی داغ بێت پێشی چایە پێشی ئەوەی ئاو بکەیتە ناو قۆرەکە چایە وشکەکەی تێ بکەیت اینجا ئاوی گەرم بکەی بەسەریا و لەسەر خۆ داینیت اینجا چایەکی جوان دەرەچێتەوە تقریبان ئەو بەپێی ئاوەکە و بەپێی ئاگرەکە هەتا سەریع بێ زوو سەریع پێگا ئەگەر خاو بێ لەسەر خۆی تەبعاً چایی خاو خۆشترە تا چای سەریع هەر چایەک بە سەریع لێ بنی ئەو چایە تامی ناخۆش چای خەڵوز ئەوەیە ئاگرەکەی خەڵوزەکە لەسەر خۆیەتی غازەکە تیژە بۆی ئەوە بەس ئیستا ئەوە نەیە کە بڵێن مەتحیکە مەمەی خۆمان ئیستا بۆ نمونە من ئەم چەوە وردەکە دامناوە ئەمە شتێکی زۆر چاکە ئێمە ئاگرەکەمان بۆ کەس کردووە هەر بە شێوەی خەڵوزەکە ئیشەکە بەس وەکوی خەڵوز نییە ئەوە بڵێ مۆسیقەمانە بەس هی وای شێ بەخوا خەڵوزیشی هەیە چایەکەیشێ ناخورێ لێنانی چایی بە ئاگر بێ و بە خەڵوز بێ و بە غاز بێ بە دەستی وەساکەی چۆن بتێ من لێنێم بە دڵی تۆ لێنێم حەزەکەی بە شش لێگەڵێ من لێنێم بەس بزانە فەرقی بیەکەی لەگە خەڵوزەکە بە وەساکە کەوتووە وەساکە ئەیچێنێ ئەو شتە چۆن فەلاحێک ئەزانێت چۆن ئەو بەربوومە ئەچێنێ چۆن خزمەتێکە و چۆن ئێنێتە بەرەم منیش ئەزانم چۆن ئەو چای خۆمێرمە بەرەم
هاتنی من بۆ ئێرە جێگەی خۆشحاڵیە کە شوێنەکە هەم و ساحب دوکانەکە بە دوکانی خۆمێزانم و چایخانەی خۆمێزانم چایخانەکە پڕە لە کەسایەتی باش و کەسایەتێکە خاوەن بیرۆکە یاریزان و ڕۆژنامەنووس و ئەدیب و نووسەر و کەسانێکی باش و ڕوو لەم چایخانە دەکەن و بۆ چاک خواردنەوە بەڕاستی شوێنەکەی شوێنێکی ئەوەیە کە جێگەی هەموو کەسێک تێدا چای بخواتەوە و ئیسراحەتی خۆی چای ماڵەوە بم شێوازە لێ نانێ ئەم شێوازێکی تایبەتەوە میهنە و لێزانینەکەی جیاوازتر لەی ماڵەوە بۆ شێوازە نێ چەندانە چاتێکەڵەکەن لێرە بەڵام لە ماڵەوە نییە ناتوانین مقارنەی چای ئێرە لەگەڵ ماڵەوە بکەیت لەبەرەوەی هی ماڵەوە بەو شێوازە تام و لەزەدەی سیانی تاکوی چایخانە بێت چایخانە خۆشترە. ڕۆژانە من و بخۆم ئێستا تۆزی تەندروستیم ناجێگیرە کەمتر چاخۆمە ڕۆژی سێ چا چوار چا پێنج چا برادری شمەیە لێرە ڕۆژی دە چا دوانزە چاخواتەوە هەر بۆ خۆشی چاکە و زایدن شوێنەکەش و ساحبی چایخانەکەش حاجی عەلی لەگەڵ کاگارێزا بەدەم قسەی خۆش و ئەوانەوە بەڕاستی لەزەری چاکە زیاتر دەبێت. وەڵی خاوەنی شوێنەکە هیچ ینی خۆی بە ساحب ماڵ و ساحب چایخانە نازانێت لە هەموو کەسێکان بکو یەک سەیرەکەن و ئەوەشی تایە لێرە تۆ ئارەزی خۆتە ینی چۆن دانیشی کەی دانیشی کەی ئێڕۆی ینی قەت ئەویان لێنە کەس زەلام هەیە لە بەعین سەعات دەتێت تا 12 تا یەک لێرە مێنێتەوە زۆر احتیاجی داوای چایەکە دەمەتەقەیەکە برادر تێ بۆ لای و گفتوگۆ حیواروانە ئەگەر هیچ کێشێکیانی بەڕاستی ئەم چایخانەیەک نییە بەڵام وەکو ماڵی خۆ وایە هەموو کاتێتی ئامێنیتەوە هەتا سەعات 11 شەو لێرە سەری یاری ئەکرێت.